لەوتاری پەسەندکردنی بربەژارکردنی لە کۆنگرەی نیشتیمانی کۆماریەکان سەرۆک ترامپ گوتی جۆ بایدن بربەژاری سەرۆکایەتی دیموکراتەکانی نێاری ڕابەرێکی لاوازە و وڵات لەناو دەبات. جۆ بایدن تەواوی ژیانی کارەکەی بەسەر برد بە پشتبەستن بە سەرچاودەرێکیەکان بۆ خەونەکانی کرێکارانی ئەمریکایی و گواستنەوەی کارەکانیان بۆ دەرەوە و کردنەوەی سنوورەکان و ڕەوانەکردنی کوڕان و کچانیان بۆ شەڕکردن لە جەنگە بێکۆتاییەکاندا. لە میانەی کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکاندا جۆ بایدنی جێگیری سەرۆک لە سەردەمی بەڕێوەبەرایەتی ئۆباما ترامپی بە کەسێکی مەترسیدار وێناکرد وەک دەڵێت پێگەی ئەمریکای لە جیهاندا لاواز کردووە. من دەبمە سەرۆکێک کە پشتیوانی لە هاوپەیمانەکانمان و دۆستەکانمان دەکەم و بۆ نێرانمانی ڕوون دەکەمەوە و ڕۆژانی لێبوردن لە دیکتاتۆران کۆتایی دێت. لە سایەی سەرۆکایەتی بایدندا ئەمریکا چاو ناپۆشێت لەوەی رووسیا خەڵات بدات بۆ کوشتنی سەربازانی ئەمریکایی. سیاسەتی دەرەوەی دیموکراتەکان لە دژی جەنگە بێکۆتاییەکان و پێشنیازی خەرجکردنی کەمتر دەکات بۆ بەرگری نیشتیمانی و هەروەها ڕەخنە لە ڕەفتارەکانی بازرگانی چین دەگرێت. کۆماریەکان ئەمساڵ بەرنامەیەکیان نەنووسی بەڵام گوتیان ئەوان بە کۆی دەنگ پشتیوانی لە ڕوانگەی سەرۆک ترامپ بۆ سیاسەتی دەرەوە دەکەن. پارتی کۆماری بەردەوامە لە گردبوونەوەی لە دەوری کارنامەی سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ ئەوەی سەرۆک ئەمریکا بە پلەی یەکەم دادەنێت. ئەو دروشمەی لە میانەی هەڵمەتی سەرۆکایەتی 2016دا ترامپ ناوبانگی پێدەرکرد و ئامانجەکانی دیکەی سیاسەتی دەرەکیش کە گوتبووی سوپای ئەمریکا بێننەوە وڵات و کۆتایی هێنانیش بە پشت بەستن بە چین. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوە ستایشی سیاسەتەکانی ترامپی کرد سەبارەت بەوەی کە دەڵێت ئەمریکا پلەی یەکەمە. ڕەنگە ئەو دروشمە سەرۆک ترامپی لە هەموو پایتەختەکانی بیانی ناودار نەکردبێت بەڵام سەرکەوتوو بووە. دیموکراتەکان کۆڵن پاوەڵی کۆماریان پیشاندا ئەوەی کە وەزیری دەرەوە بوو لە بەڕێوەبەرایەتی جۆرج دەبلیو بوشدا کە گوتبووی جۆ بایدن بایەخ بە سوپای ئەمریکایی دەدات. ئەمە لەو ئەزمونەوە دێت کە ئەو هاوبەشی لەگەڵ ملیۆنەها خانەوادەی لەشکری پێدەکات. ئەوانەی ڕۆڵە خۆشەویستەکانیان بۆ جەنگ بەڕێدەکەن و لە ێزدان دەپاڕێنەوە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ وڵات. وتارەکەی ترامپ بە زۆری سەنگی خستە سەر چین سەبارەت بە پەتاکە و پەیوەندیەکانی بازرگانی و کاری دەرەکی و دەڵێت بەیژین لە ئەمریکا دەباتەوە ئەگەر بایدن بە سەرۆک هەڵبژێردرێت. کۆماریەکان قسە لەسەرەوە دەکەن کە کێ زیاتر توندە و کێ دەتوانێت تونتر بێت لەگەڵ چین. دیموکراتەکان قسە لەسەرەوە دەکەن کێ زیاتر کاریگەرە لە کێبڕکێکردن لەگەڵ چین. ئەمە تەنها سەبارەت نییە بە وروژاندن لە ڕێی وتارە شەڕەنگێزەکان سوکایەتی پێکردن یان تۆمەتبارکردن بەڵکو مەسەلەکە پەیوەستە بە سوودوەرگرتن لە هێزی ئەمریکایی و زیادکردنی تواناکانی پێشبڕکێ و کارکردن لەگەڵ هاوپەیمانان و بەکارهێنانی دیبلۆماسیەت بۆ بەڕێوەبردننی پێشبڕکێ بە شێوەیەکی کارا کە خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکایی دەکات ئەوانەی کە دەبنە پێشبڕکێی مەودا درێژ و مەترسی زۆر و گرانبەها لەگەڵ چین. هاوکاتی ئەوەی هەردوو کاندید ڕوانگەی زۆر جیاواز پێشکەش دەکەن سیاسەتی دەرەکی فاکتەرێکی یەکلاکەرەوە نابێت لە هەڵبژاردنەکەدا. ئەوە شتێکی کەمیێنەیە کە ئەو بێتەوە ڕەچاوکردنەکانی یەکەم دووەم یان سێم لە نێو دەنگدەراندا جگە لە کاتی جەنگدا نەبێت. نیگەرانیەکان ئێستا سەبارەتن بە کۆڤید-19 سەبارەتن بە ئابووری و پەیوەستە بە خەسڵەتی کەسایەتی و جۆری ڕابرایەتی ئەوەی لە داهاتوودا بەدی دەکەین جا لە سایی بەڕێوەبەرایەتی ترەمدا بێت یان بایدن. چاوەڕوان دەکرێت هەردوو کاندید لە میانەی دیبیتەکانی مانگی نۆدا کە لەسەری بدوێن لەوانە دەستوەردانی بیانیە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی 11دا.